فەرماندەیەکی باڵای سوپای پاسداران بە یەک کاتژمێر شکستەکانی کۆماری ئیسلامی لە سووریا ئاشکرا دەکات. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا فایلێکی دەنگی یەک کاتژمێری لە فەرماندەیەکی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بڵاو بووەوە کە هەرایەکی گەورەی هەم لەناو بەرپرسانی ڕژێمی ئێران و هەمیش لەناو لایەنگرانی ئەو ڕژێمەدا نایەوە. فەرماندەکە کە ناوی بەهرۆز ئەسباتیە باس لەوە دەکات کە لە سووریا شەڕی بۆ ئێران کردووە و ئاگاداری دۆخی هێزەکانی ئێران لە سووریا، دۆخی ناوخۆی سووریا و خیانەتەکانی ڕووسیا لە ئەسەد لە کاتی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئەو وڵاتە بووە. ئەمە جێلەوەی دەڵێت کۆماری ئیسلامی لە سووریا شکستی گەورەی خوارد و ئەسەدیش مەیلی بەلای کۆماری ئیسلامیدا نەمابوو. لە بەشێکی قسەکانیدا ئەسباتی باس لەوە دەکات لە سووریای سەردەمی ئەسەددا گەندەڵی باڵی بەسەر ئەو وڵاتەدا کێشا بوو. خەڵکی سووریا لە 24 کاتژمێردا تەنها 1 تا 2 کاتژمێر کارەبایان هەبوو. شەڕی چەکداری ڕووی نەدا، ئەسەد ڕژێمێکی گەندەڵی هەبوو، هەر ئەوەش ڕێگا خۆشکەر بوو بۆ ڕووخانەکەی. ئەو فەرماندەی سوپای پاسداران دەڵێت کۆماری ئیسلامی ئێران ئەوەندەش لای ئەسەد خۆشەویست نەبوو، چونکە لە ماوەی پێش ڕووخانیدا ئەسەد زیاتر مەیلی بەلای وڵاتانی عەرەبیدا هەبوو، پشتی لە ئێران کردبوو. جا لەوەش چیتر داواکاریەکانی کۆماری ئیسلامی لە بەرچاو نەدەگرت و پێبەند نەبوو بە ڕێککەوتنە سیاسیەکانەوە. ئەسباتی کە لەو فایلە یەک کاتژمێریەدا دەیان بابەتی گرنگی ئاشکرا کردووە باسی لەوەش کردووە. هەمومان وامان دەزانی کە ڕووسیا پشتیوانی ئەسەدە کەچی لە کاتی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر سووریا ڕادار و سیستەمە بەرگریەکانی دەکوژاندەوە. ئەمە خیانەتێکی گەورەی ڕووسیا لە ئەسەد و لە ئێرانیش بوو کە خزمەتی بە ئیسرائیل کرد. لە کۆی قسەکانی ئەو فەرماندەی سوپای پاسداراندا دەردەکەوێت کە خامنەی و ڕژێمەکەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا سەدان ملیۆن دۆلار و هێزێکی زۆری مرۆییان بۆ گەیشتن بە ئامانجەکانیان لە سووریا تەرخان کرد، لەگەڵ شکستێکی گەورە ڕووبەڕوو بوونەوە و بە ئامانجەکانیان نەگەیشتن.